ماوەی 2 هەفتەیە سووتانی پاشماوە پزیشکیەکان لە سووتێنەرێکی ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی دەستی پێکردووە و ئەمەش دانیشتوان و کاسبکارانی ناوچەکەی تەواو نیگەران کردووە. کاسبکارانی ناوچەکە لە بەردەم سووتێنەرەکەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە تانجەرۆ گربوونەوە و دەڵێن چۆن دەبێت تەندروستی سلێمانی ڕێک لە بەکارێکی هاوشێوە بدات. دووکەڵێکی ڕەشی پیس بۆنێکی زۆر ناخۆش و خراپ بەڕاستی ئەمەژە لێرای لەژێر قورجی ئەوانن هەمووی 50 مەتر لیانەوە دوور نین زۆر بێتاقەتین بەدەستیەوە وەڵڵاهی ئێوارانە ڕێنەوە شەڕمانە لەگەڵ ماڵ و مناڵەکەمانە هەر لە خۆمانەوە نەبێتاقەتین کۆمەڵە کرێکارمان لەگەڵ ئەوەی یەکێک لەوانە ئەو کرێکارێک وەڵڵاهی ڕۆژانەکەی نینە فەقیرە بێتاقەتە بۆ ڕۆژی دوایی کە پاری پێنامێت ئەی ساڵن وەڵاهی وازێنین تاقەتمانە لەژێر ئەم دووکەڵا ئیدارە ناکەین ئەمە ماڵەکانی هوانەی هەمووی لە ناو شارە ئەو یەکێکە لەو کرێکارانی کە لەوێڵێ وەڵڵاهی ناتوانین موبەریدەیەک یەکشت دابگیرسین هەموو هەواکایانە بۆ ژوورە ئەمە یەکێ لەوانە ئیتر خۆیان چاکەزانن خەڵکەکە اینجا ئەم کارگانەی تەنیشتم هەمویان بێتاقەتن ئەمە کۆمپانیای پاشایە لەگەڵمە هەموو کرێکارەکان قەدەر لەمە پێشهاتن زۆر عنی هەمویان ناڕزایی دەرەبڕن ئێمەش خۆمان بە ئینسانێکە زانین بە بەشەرێکە زانین وەڵڵاهی بە قورئان کە داگیرسێن سەگەکان لەم ناوە ئەڕۆن 2009 من لەوانە دانیشتم ئەم بوون وەڵاوە هەیە بەسەرمانە سیۆم بەخوای گەور ئێواران لێرە ئەڕۆمەوە لە تەو بوونە مێش وخەیگەتەکە ئەچوە ماڵەوە هەروە یعنی ڕێک بوونەکە ئەچێتە ژوور جار ئەرسڵان نابێت موبەری دەستێبلی دەمانە بە هیچ لەوانەیە بێیشکە کاکە مەکتەبی تایە مناڵی تایە کاکە خۆ 5,000 ماڵی تایە خۆ هەر من نیم دانێ دوانی 5,000 ماڵی تایە هەمی مناڵی وردیە دوو دانە مزگەوتی گەوری تایە هەمی هەرسانی واتو زۆی واتوە یەک کەس یعنی تەحمل ناکە لەوان ئەوەشی لەوانەیە بێ حیبەتە ڕاقاتەوە دووری شار بۆی لەم بۆنە نجاتی بێ یعنی کە ئەڕۆ ماڵ و بەخوای گەور بەینەکەیم بۆ ئیش لێرە بم خۆڵکی سرم گێژەخوا یعنی بێزاقەتە بی ئەچوە ماڵ و شەوانە نارێ هیچ ئیش پێکەین دەتەو بۆنەکەی کەیتە ژوورۆ. دوای ئەوەی پەیام لە راپۆرتێکی بەدواداچووندا ئاشکرای کرد پاشماوە پزیشکیەکان لەژێر خۆڵ دەکرێت بەهۆی لە کارکەوتنی سووتێنەرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی ڕاستەوخۆ کارەکە ڕاگیرا و ئێستا لە ڕێگەی ئەو سووتێنەرانەوە لەناو دەبرێت. بەڵام نزیکی سووتێنەرەکان لە ناوچەی کار و نیشتەجێبوونی هاوڵاتیان و نەبوونی هیچ فلتەرێکی ئەو سووتاندنە هاوڵاتیانی تەواو نیگەران کردووە. خودی سەرەتان خۆی ئەمەیە هەرچی نەخۆشی پیسە ئالەمەوەیە باوەڕ قەناعەتە یعنی تۆ حکومەت سیارەیەکە بینی لە سەرجادە ئەمەنە دووکەڵەکە دوایەکەوێ 15-20 غەرامە بووەکە ئەی تۆم دووکەڵە بۆ نبینی کاکە سورتێکی جاری وایە تۆ ئەو دووکەڵە بە ئەوەنە بە خەسیەکە بە ئاسمانە بە ئەڵڵا قەستەم ئەو سورتەکە یێتە خوارەوە دوێنێ ئەلان بەخوا تەسویرەکەشم لایە دوای پێش نیشانەیە سورتێک بەو سەر کۆنکرێتەوە یعنی ئاوی لێی ڕەشە بێ ئەدە سنگەکانی تۆ ئەبێت چی بێ برا ڕۆنە بێ زەم دووکەڵەوە بەڕاستیەرچی پاشڕێ ئەو خەسخانانە هەیەتێ بەردەمیەمەوە سووتێنەری و هەموویەکەن بەسەر ئەو خەڵکە ئەو هەمووی کارمەندە لێرە هیچی کرێگاری بۆ ناگرێت لە تا ئەو دووکەڵە هەمووی ئەڵێ ڕۆمەوە وازێن ئای نازانین ژیانمان وێران بۆ بەدەستیانەوە بە قورئان داواتان لێگەینەوەمان بۆ بگەینە بەرپرسەکان با خۆیان بێن نیو سەعات لەو ساحەیە بن بزانە ئەتوانێت نیو سەعات لە خۆی بگرێمە میوانداری شەکەین بێنە ئێوە نیو سەعات بزانە ئەتوانێت بەرگەی ئەو دووکەڵا ئەگرێ. بەپێی زانیاریەکانی پەیام بڕیارە لە سەرەتای مانگی ئایندەوە شێوازی سووتاندنەکە گۆڕانکاری بەسەردا بێت و لە قۆناغی یەکەمیشدا فلتەری ئەو دووکەڵ و پیسە بکرێت کە ڕۆژانە بە ئەسمانی ناوچەکە بڵاو دەبێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.